هەڵبەتە بەهۆی دروستبوونی قەرەباڵغی لە کاتی دابەشکردنی هەموو موچەیەکدا بە تایبەتی لە کاتی دابەشکردنی موچەی کە سوکاری شەیدان و خانەنشینانە لە بەردەم باقی هەڵەبجە قەرەباڵغێکی زۆر دروست دەبێ. من بۆ قسەکردن ئەوکەی ئەمڕۆ دەچم بەڕاستی ئەو دیمەنانەی کە پێشتر لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە بڵاو بۆتەوە کە سوکاری قوربانیان و خانەنشینان دەست و پەنجیان لەگەڵان نەرم کردووە، دیمەنێکی زۆر نەشیاوە و ناشرینە بۆ قوربانیانی هەڵەبجەوە، بۆ خەڵکی قوربانی دەری هەڵەبجە کە لەو هەموو قوربانیە کە دراوەتە نا شوێنێکی بۆ وەرگرتنی موچەکانیان. بۆیە ئێمە پێش هەموو شتێک دەستخۆشی لە ئیدارەی بانقی هەڵەبجە ئەکەین کە توانیوان ئەو فشارە گەورە تەقەبل بکەن و زۆر جا لە کاتی نەبوونی دەوامیش توانیویانە ئەو فەراغە پڕ بکەنەوە دەوامیان کردووە. بەڵام ئەمە بۆ کاراسانی هەم بۆ خەڵکی هەڵەبجە ئەو کەسانەی کە موچەکانیان لێرەیە و هەم بۆ کارمەندانی ئێرەش داوا ئەکەین لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڕێز سەرۆکی حکوومەت وەرجەگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی کە کاری جدی بکەن بۆ کردنەوەی بانقێک یان بەشێک لە بانقی هەڵەبجە لە شوێنێکی تر بۆ ئەوەی کاراسانی بێ بۆ خەڵکی هەڵەبجە بۆ خانەنشینانی هەڵەبجە کە موچەکانیان وەربگرن. پێشتر لە بانکی خانەنشین یاخود بەڕێوەبەراتی خانەنشینی موچەتان وەرەگرت، ئەو کاتێک کێشە و گرفت هەبوو؟ ئەو کاتە هیچ کێشەیەکمان نەبوو و شوێنەکە فراوان بوو و ئەو شەریحانەی کە لەوێ موچیانە کەم بوون ئێستا هەمووی زەختەکە لەسەر یەک شوێنە، هەمووی گوازراوەتەوە بۆ ئێرە بەپێی ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی دارایی دەری کردووە دەبێت لە بانقا موچە بدرێت. ئێمە تەقەبولی یان ئێمە هەزمی ئەو واقعاکەین، بەڵام ئەوەی کە ئەبێتە کێشە بۆ ئێمە شوێنەکە بچووکە و داواکارین بەشێکی تر لەسەر ئەم بانقە بکرێتەوە لە شوێنێکی تر. بڕیاریکردنەوەی بانقێکی تری بازرگانی بۆ دابەشکردنی موچەوەرە ئەو کێشە و گرفتانە حەلەکات. ئێوە چۆن معالەجەی وەزارەتی دارایی وەزارەتی شەیدانتان کردووە بۆەوەی کارمەندی بۆ تاعین بکرێت؟ ئێمە ئەم شەو قسەمان لەگەڵ ژنەی دارایی پەرلەمان کردووە و لەگەڵ جەنابی محافظ ئەم شەو قسە کراوە. پارێزگاری هەڵەبجە بە ئێمە ڕاگەیاند کە فەرمانەکە دەرچووە و بەڕاستی ئێمە گە فەرمانێک نەچێتە بواری جێبەجێکردنەوە هیچ سوودێکی نییە بۆ ئێمە بۆ خەڵکی هەڵەبجە بۆ قوربانیانی هەڵەبجە. بۆیە ئێمە پاڵپشت لەسەر داواکاریەکانی محافظەی هەڵەبجە بۆ سەروی خۆیان داواکارین پەلە بکرێ لەکردنەوەی بەشێک لە بانقێک لە هەڵەبجە بۆ ئەوەی ئەو خەڵکانە ئەو فشارە زۆریان لەسەر کەم بێتەوە بە تایبەتی مەسەلەی کۆرۆنا لە ناوە بێت. بەڕاستی ئەگەر کەسێک بێتە ناو ئەم خەڵکە کۆرۆنای بێت نیوەی هەڵەبجە تووشی ئەو نەخۆشیە بێت. سپاس بۆ کاک لەخوان سەرۆکی کۆمەڵە قوربانیان ئەوەی کە گوێبیستی بوون زانیاری بوو لەسەر ئەو گرتبوونەوەی لە بەردەم بانقی هەڵەبجەدا سازیان کرد، چونکە لە کاتی دابەشکردنی موچەی کە سوکاری شەیدان هەموو سەرە موچەیە کە داوەشەکرێ قەرەباڵغێکی زۆر بۆ ماوەی دوو ڕۆژێک دروست دەبێت و جەنجاڵی و قەرەباڵغی لە بەردەم بانقی هەڵەبجەدا دروست دەبێت بۆ هۆی دابەشکردنی ئەو موچەوە. بەڵێ وریە ئەحمەد کەریم پێم لێنە نارتی سپاس بۆ گەیاندنی ئەو زانیاریە.